لە ڕاستیە خۆی هوەر هەمیشە پامێکی ئاشتی و پامێکی ژیان دۆستی پێەیە کە بیگەێنێت بە گوێ جیهانە. ئێمە لە ڕێگەی هوەرەوە ئەتوانین کارە ناپەسەندەکان ڕەت بکەینەوە، ئەو کارانش کە بەلامانەوە پەسەندە هاوکاریان بین و پشتیوانیان بین و زیاتر بیخێنە بەرچاوی کۆمەڵگە و تاکی کۆمەڵگە. بەڵێ لە ئێستا توندوتیژی بەرامبەر بە خانمان زۆرە. بەڕێزت وتت مانگانە ئاماری کوشتن هەیە، بەڵام نەک مانگانە ڕۆژانەش هەیە، هەفتانەش هەیە و جاری واش هەیە لە چەند سەعاتێکا چەند خانمێکە کوژرێ و ڕۆبەڕووی ئەوە بێتەوە. بەڵام توندوتیژی تەنها خۆی لەوەیە نبینێتەوە کە بڵێ جەستەیی بێ. ئێستا توندوتیژی دەرونیش هەیە بەرامبەر بە خانمان، لە شوێنی کارەکەی، لە دەرەوە، لە سەر شەقام، لە بازاڕ توندوتیژی بە هەموو جۆرەکانیەوە بەرامبەر بە خانمان ئەگرێت. ئێمە ئەتوانین لە ڕێگەی هوەرەکەمانەوە ئەم دیاردە ناپەسەندە ڕەت بکەینەوە و کۆمەڵگە هۆشیار بکەینەوە لە توندوتیژی. ئینسان خۆی بێنێت بەراورد بکە بەو کەسێک کە توندوتیژی بەرامبەرەکەات. ئەگەر خۆت بی ئەوە بەرامبەر بە خۆت کەسێک ئەوەت بەرامبەر بکات پێت قوبوڵ ئەکرێت، بارودۆخی تۆ چی بەسەریەت؟ لایەنی دەرونی تۆ چۆن چی ڕوئەیە، چی لە لایەنی دەرونیت چ گۆڕانکاریەک لە لایەنی دەرونی تۆ دروستە بێت. ئەگەر ئینسان بەم شێوازە بیر بکاتەوە ئەو کاتە باوەڕ ناکەم کە کەسێک بیر لەوە بکاتەوە کەسێکی تر ئازار بدە. نەک هەر خانمان، هەموو چینەکانی کۆمەڵگە، پیاوان، ژنان، مناڵان بە هەموویانەوە بیر لەوە ناکاتەوە کە کەسێک ئازار بدات. ئێمە ئەوەی مەبەستمانە کە لە ڕێگەی هوەرەکەمانەوە ئەم دیاردە ناپەسەندە ڕەت بکەینەوە و هۆشیاری بڵاو بکەینەوە. بێگومانم دیاردەیە زۆر زەقە لە کللتوری ئێمە بەداخەوە، هەرچەند تا ڕادەیەک کاڵبووتەوە توندوتیژی جەستەی ئێستا لایەنە دەرونیەکە فشارمانە خەنە سەر. من وەکو خۆم، وەکو شێوەکارێک، وەکو ئەو بەشەی کە خۆم ئیشی تیاکەم، زۆرینەی کات تابلۆکانم لەسەر خانمان و گوڵ بووە. من هەم ئەوم لە زۆر چاوپێکەوتنی تریژ وتوێتەوە. مەبەستی سەرەکیشم ئەوە بووە کە خانمان دایکن، خوشکن، هاوسەرن، کچەکەتە، ینی ڕەگەزێکی مەی بنەماڵەکەتە. جگەلەوە لە سەردەمی کۆنا دراوسەکەت، یعنی دراوسەکەت وەکو خوشکەکەت سەیرە کرد، وایە؟ کەواتە من هەموو جارێک خانمانم بەم شێوازە لە تابلۆکانم پیشاناوە کە بوێریەکی باشی هەیە، هێزێکی لە ڕادە بەدەری هەیە و هەموو جارێکیش بە ڕەنگێک، بە شێوازێک، بە ستایلێکی وە لە ناو تابلۆکانمە هەست بە ئازارەکانی ژن کراوە، هەست بەو زەبرە توندوتیژە ئەکرێت لە تابلۆکانمان کە بەرامبەر بە ژنان ئەکرێت، چ جەستەیی بێت چ دەرونی بێت. بەداخەوە کە لەو ئاستەیانە، بەڵام ئێمە بەرامبەر بەمەش ڕەشبین نین بەڕاستی، چونکە دوجار ئەوەی کە دیاردە ناپەسەندەکان ڕەتەکاتەوە هوەرە، ینی هوەر ئەو شاکارانە خوڵقێنێت، ئەو کاتێک کە گۆڕانکاریەک لە ژنگەکە تا ڕۆیە ئیتر شەڕ بێت، توندوتیژی بێ، هەر شتێک بێت، بچووکترین ڕوودا و ینی کە ڕوئەیە لەم شارەیە یەکەم شت کە هوەرمەندێک بێوێت تعبیر لەم ئازارە بکات بە تابلۆ تعبیر لەم ئازارە ئەکرێت، بە میوزیکێک، بە گۆرانیەک تعبیر لەو ئازارە ئەکرێت. کەواتە هوەر با پەیامی خۆی ئەگەیەنێت و ئەشتوانێ هۆشیاری بڵاو بکاتەوە. ڕاستە لە ئاستێکی باشانیە، بەڵام ئەو نەش ڕەشبین نین، یان بە چاو خۆیەوە کە ئێمە هوەر دۆستمان کەمە، بەداخەوە هوەر دۆستمان کەمە، بەڵام بە چاو خۆشیەوە پەیامەکان باش ئەڕوات. ئەگەر تاک هوەرمەندێکیش هەبێت پرسی ژنی بەلاوە گرنگ نەبێ و نەیەوێ ئازارەکانی ژنێک لە تابلۆیەکان نمایش بکات، بەڵام دوجار لە هەر پێشانگایەک لەم شارە کە ئەکرێتەوە، لەم وڵاتە کە ئەکرێتەوە، تابلۆیەکی هەرتیایە کە باز لە ئازارەکانی ژن بکات، تابلۆیەکی هەرتیایە کە هەست بەو زەبرە بکرێ کە بەرامبەر بە ژنان بەکار ئەهێنرێ، چ جەستەیی بێت چ دەرونی بێت. تابلۆیەک بەسە بۆ ئەوەی کە گۆڕانکاری دروست بکات، بەسە بۆ ئەوەی کە هۆشیاری بات بە دەوروبەر. ینی من مەبەستەکەم لێرە ئەوەیە، بەڵێت لێرە ئەو قسەیە بگۆڕم بڵێم تابلۆیەک بەس نییە، بەڵام لە پێشانگایەکە تابلۆیەک بەسە کە ئەم پەیامی پێ بگەێنی. ڕاستە هەندێک لە هوەرمەندەکان نایەوێت
تابلۆی ژنێک بکێشێت، تابلۆی ئازارەکانی ژنێک بکێشێت، تابلۆی ئەو زەبرانە بکێشێت. بەڵام دوجار لە هەر پێشانگایەکە کە لەم شارە نمایشەکرێ تابلۆیەکی تایە کە ئازارەکانی ژن پیشانی دەوروبەرەیەت. هۆکارەکە وەک بە ڕێزیشت ئاماژەت پێ لەلای هەر کەسێک بۆ چوونێکی جیاوازی هەیە، بیرکردنەوەیکی جیاوازی هەیە. لە ئێستا زۆرترین کە شتێک کە ڕێژێکی زۆری پێبەن و بڵێن ئەمە هۆکاری سەرەکیە، لە ئێستا سۆشیال میدیان تاوانبار کردووە. بەڵام سۆشیال میدیاش ینی باوەڕ ناکەم ئەو کاریگەریە خراپەی هەبێت. هەر ئامێرێک بەکارڕێهێنیت سوودێکی لێ ئەبێنیت، بۆرە بەلایەنە باشەکە بەکاری بێنە بۆ سۆشیال میدیا تاوانبارەکەی. تو خۆت بەرگێکی دڕندەی لە ناختا هەبێت، پێویست ناکات سۆشیال میدیا بکەی بە بەهانەیەک بۆ بەکارهێنانی توندوتیژیت بەرامبەر بە هەر تاکێکی کۆمەڵگە. خۆشببختانە ڕوبەڕووی ڕەخنە نەبوومەتەوە، بەڵام لەم پرسراوە چی وای کردووە کە ئەم تابلۆیە بکێشیت، بۆچی زیاتر ئیش لەسەر ئافرەت ئەکەی، بۆ خانمانە هەڵبژاردووە. ئەو پرسیارانەم لێ کراوە و پام پێشم وتراوە، ینی پرسیاری ئەوم لێ کراوە ئەم تابلۆیەکە کێشاوتە ئەتەوێت پامێک بگەێنی لە ڕێگەی ئەم تابلۆیەتەوە. وەڵامم داونەتەوە هەر کەسێک کە تابلۆکەی بینی بێت خۆی دواتر تێڕوانینی زۆر لای من جوانتری هەبووە بووی. هونەرمەندان لە پێناو هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هەر تاکێکی کۆمەڵگە پێویستە کاکە بە بەردەوامی کار لەسەر ئەم پرسە بکات. ینی گرنگەکە ئێمە بەردەوام ئەم پرسە نوێ بکەینەوە، نەک ئەوەی چەند جارێک ئیشی لەسەر بکەین و وازی لێبێنێن. بە هەر پچڕانێک بە هەر ترازانێک لە دوورکەوتنەوە لەسەر پرسی توندوتیژی بێگومان حاڵەتی تر ڕوئات. ئەوەندە کاری لەسەر بکرێت کە ئیتر دیاردەکە لە لای هەموو کەسێک قێزەون بێ، لە لای هەموو کەسێک ناپەسەند بێ، لە هەر تاکێکی کۆمەڵگەن بگرە نەفرەتی لێ بکات. ئێمە پێویستەکات بە بەردەوامی ئیش لەسەر ئەم پرسانە بکەین.